کاریگەریەکانی چەکی کیمیایی لەسەر ژینگە، لە ناوبردنی تەواوی زیندەوەران، پیسکردنی ڕەگەزی هەوا و بڵاوبوونەوەی لە ماوەی چەند خولەکێکی زۆر کەم، ژەهراویکردنی سەرچاوە ئاویەکان، پیسکردنی خاک و مانەوەی کاریگەریەکانی بۆ ماوەیەکی درێژ، ژەهراوی بوونی بەرووبوومە کشتوکاڵیەکان. ئەم ژەهرە کیمیایانە کاتێک بەکاری دێنن بۆ چەک دوو خەسڵەتی زۆر گرنگی هەیە بۆیە بەکارێنن. یەکیان ئەوەیە بە ئاسانی لە شوێنێکی ترەوە ئەچێت بۆ شوێنێکی تر، هەر خەسڵەتی ژەهری کیمیایی ئاوایە. بۆ نمونە لە ڕەگەزەکانی ژینگە تێپەڕێنێ، لە هەواوە چێتە خاک وەک باسمان کرد، لە خاک بۆ ئاو، لە ئاو بۆ ناو زیندەوەران بە تەواوی پەڕێنێ. یەکێک لە کاریگەریە زۆر ترسناکانی تری ئەوەیە ماوەیەکی زۆر دەمێننەوە، ڕەنگە دەیان ساڵ، 20 ساڵ، 30 ساڵ، 40 ساڵ لە ناو ئەو ژینگە بمێنەوە. کاتێک بە تەواوی ڕاستە کەشوهەوا لە شوێنێکەوە ئیبا بۆ شوێنێکی تر، ڕاستە کەشوهەوا لە مادەیەکەوە ئەیگۆڕێ بۆ ماوەیەکی تر، لە کەم ژەهرەوە بۆ زۆر ژەهر، لە زۆر ژەهرەوە بۆ کەم ژەهر. بەڵام ئەمانە لە ژینگەیە دەمێننەوە و ڕۆژێ لە ڕۆژان ڕەنگە بۆ نمونە لە ساڵی 1988 بەکار هاتووە، بەڵام ئەگەری ئەوەیە دوای 30 ساڵ ئەم کاریگەری تێپەڕێنێ. ئەم خەسڵەتانە لە ناو زۆربەی ژەهرە کیمیایەکانە هەیە کە بەکاری دێنن و ئەگەری زۆرە. ئێستاش وەڵامی تەواوی ئەو پرسیارە نەدراوەتەوە، ئایا ئەو شوێنانەی کە لە بە مادەی کیمیایی پیس بوون کە چەکی کیمیایی تێدا بەکار هاتووە ئایا ئێستا کاریگەریەکەی دەمێنێ یان نا. ئێستا ئێمە تەبعاً لە ڕووی ئەو توێژینانەوەی کە لە دنیا کراون، لە دنیا چەکی کیمیایی زۆر بەکار هاتووە. خەسڵەتی زۆرینەیان ئەوەیە کە 20 ساڵ 30 ساڵ تەنانەت خەردەل کە ئێستا لە هەڵەبجە بەکار هاتووە بۆ ماوەی 6 ساڵ دەمێنێتەوە بەپێی توێژینەوەکان. بەڵام تا ئێستا دراسەیەکی ئەوەندە شمولی نەکراوە لە پارێزگای هەڵەبجە لەو شوێنانەی کە لە کوردستانە بەکار هاتووە ئایا دەمێننەوە یان نا. بەڵام بەگشتی بڵێ خەسڵەتی ئەوەیان هەیە کە ماوەیەکی زۆر ئەتوانم بڵێم تا 6-7 ساڵیش لەو شوێنانە بمێنەوە یان ئەو شوێنە نا. ئەگەری ئەوەی هەیە کاریگەری ئەم ژەهرە ئاوەشی بووەکەی لە شوێنێکی تر، لە شارێکی تر، لە وڵاتێکی تر دەرکەوێ، بڵێ کاریگەریان دەمێنێتەوە. هەر خەسڵەتی کیمیاوی ئەو چەکە کیمیایانە ئەوەیە کە تا ماوەیەکی درێژ کاریگەریەکانی لە ناو خاک یان لە ناو ئاو یان لە ناو ڕۆکا دەمێننەوە.